سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی دیکەی ڕێگا بە خزمەتی ئەوەی ئەزیز شادەبمەوە بیوانی ئەم جارەی بەرنامەکەم جیاوازە مامۆستا ئەمجد جەمەل میوانی بەرنامەی ڕێگایە پێمان خۆشە لەم بەرنامەیەدا ڕێگاکەی ئەو ببینین وا پرسیاری لێ بکەم سەبارەت بە ئیش و کار و چالێکیەکانی مامۆستا ئەمجد لە ناو پارێزگای هەڵەبجەیە. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس کێشەخان، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ڕادیۆ جوانەکەی شارە زۆر. تەندروستیتان چۆنە؟ باشن شکر. ئێوە باش بن، ئێوە باشین، زۆر سپاس. سەلامەت مامۆستاگیان. مامۆستاگیان هەر لە ئێستا پێم دەنگت نزمە تەزە دەنگتمان بۆ بەرزکەرەوە دەنگمان بەباشی بڕوات. بەرنامەی ڕێگامڕۆ لەگەڵ تۆ ئەبێت. پێمان خۆشە باس لە ئیش و کار و ئەزمون و کار و چالاکیەکانی تۆ بکەین لەناو پارێزگای هەڵەبجە. بەس با سەرەتا بپرسم بە بزانم مامۆستا ئەمجد چۆن هاتە ناو کاری هونەریەوە، چۆن هونەرت هەڵبژارد؟ کێشەخان ئەوەی ڕاستی بێت، من هەموو جارێڵێم دەست پێکردنی هەر کارێک بە چیرۆکێک یا حەدەسێک دەست پێ دەکات. من قۆناغی یەک یا دوی سەرەتایی بووم، دەقیق بیرم نییە، بەس ئەوەی کەوا هەست بکەم دوی سەرەتایی بوو، چونکە بۆی کە دیمەنی پۆلەکەی تۆ بەرچاوم لە قوتابخانەشەوە ئەزانم پۆلی یەکمان ئەمبەر بوو، پۆلی دوومان ئەو بەر بوو. ئەو کاتە مامۆستا داوای لێکردنی ڕسم بکەن بۆ پێشانگای مەکتەبەکانە ساڵانە ئەمان کرد. من ڕسمی میکی ماوسێکم کرد، ڕاستەکەی بەنەو دەرمەچان، نازان بیری بێدا بەنەو دەرمەچەند جا لە جانتاکە کە دەرم هێنا بۆن و بەرامێنەوت پۆلەکەی کرد. مامۆستاکە یعنی من چاوەڕێوە بووم مشکێنە، چونکە یەکدوانێکی کە برای گەورە و خەڵکی گەورە بۆی کردبوون زۆر خراپلیان تووڕەبوو. هاتە لاسەری من وتی ئافرین دەست خۆش بێ و دڵنیام لەوەی کە ئیشی زانی کە جامیکی ماوسێ بوو، ناڵێم وازام ئێستاە وتی بۆم دووبارەکە بە ئەمان لە لای خۆت بێ و وەکو بڵێ نسخەکەی کۆپی کە بۆ خۆت و ئەویگیان بۆ ئێمە بێ. وتی بەس بە بۆنی خۆش بێ. مناڵ بووم بەس بەڕاستی و ئازام ئێستای باش بیرمە. ڕۆژمە لە ماڵۆ چەند جارێک دووبارم کرد تەسەورەکەم کەشت بێتە دەجار دووبارەکردنەوە تاوانەی داهاتوی هونەر، جاران هەفتەی یەکوانی هونەربانە بوو. بەڕاستی گۆڕانکاری گەوری ژیانی من ئەلۆ لە سەری کۆتا ئەم جارە زۆر باش دەرچوو بردمە بۆی ئەم جارە بڵانی کردم سەری ماچ کردم لە مناڵی خۆما لەوا تێ نەیەگەشتم، بەسکە گەورە بووم تێگەشتم بۆچی ئەوە بۆ هاندانێک هەمووی کە مامۆستا ئەمجد بێتەنەوە بواری و هونەرەوە هەست بە بەهرەکەی خۆی بکات. بەتاکید ئەوەشی ئەوەی کرد لەگەڵ من ئەبێ نایە بەرە مامۆستا فەخرەدین سەلیم بەڕەحمەت بێ. ئەوە یەکەم گۆڕانکاری گەورە بوو لە ژیانی من. وە دواتر نازانم تەفاسیلی بمە یا ئەڕۆینە ناوی پرسیارەکە مامۆستا تۆش حەق بە بابەتەکە. باش. دوای ئەوە مامۆستا ئاودێر لە پۆلی پێنجی سەرەتایی هاوکارم بوو، ئەلفوبێ هونەری پێوتم ئەوەی کە باوکانە کە ڕۆحی منی تەواو پەروەردە کرد تەواو بکەیتر من ئەتوانم بڵێم هەموو ژیاری منی گۆڕێ مامۆستا یاسین حەسەن تا ئێسش. کیژەخان ئەوە تقریبا چەند ساڵە بێت لە بەڕێوبەری چالاکی و نەری پێشوو دەرماوەسا بووم لە پەیمانگای و نەرە جوانەکان بوو هەموو کار ئێسش پرس و ڕای پێ یەکەم، یعنی تا ئێسش چاوی منە لێرەوە ڕێز و خزمەتم بۆ هەمویان بۆ هەموو مامۆستانی پەیمانگاوانەی هاوکار بن. ئیتر ئاوا بووە گرنگە بەڕاستی مامۆستا بۆ شێوازە بێت، ینی هەم بنیاتنەر بێت هەماناڵین بەڕەخنەیەک هەیە ئەڕوخێت، ینی بۆیە گرنگە مامۆستاکانی هونەر بە تایبەت ڕۆحی خوێندکارەکان بخوێنەوە بزان چی لە بەهرەی ئەم خوێندکارەیە هەیە. زۆر زۆر تەواو من هەموو جارێڵێم ئەکرێت یەک هاندانی بچووکی ئێوە ببێتە گۆڕانکاریی گەورە لە ژیانی کەسێکە. ئێمە فستیڤاڵی گۆرانمان هەیە ساڵانە، ینی ڕاستەکەی ئێمە تەناو بۆ چالاکیەکی سەرەتایی ئەمان بینی، بەڵام زۆر گۆڕانکاری گەوری دروست کرد. فستیڤاڵی گۆران ڕۆشتە ناو ماڵەکان، هاتە ناو دەرونی ئەو تەلەبانی کە بەشدار بوون. ئەو تەلەبانی کە بەشداری فستیڤاڵی گۆران بوون لە تەسەڕوف و لە قسەکردن و لە جوڵە و لە ڕوئیا و لە بینینیان زۆر زۆر جیاوازتر بوون لە ئەوانیکە. جا خستم بۆ پاڵپشتی قسەکەی تۆ بوو ئەکرێت تۆ جاری وایە شتێک زۆر بە بەسیتی و بچووکی ئەیگریت، بەڵام زۆر کاریگەری گەورەی هەیە خاصەتەن وانەی هونەر، چونکە ڕێک ڕاستەخۆ پەیوەندی بە ئیحساس و هەیە.
زۆر باشە. مامۆستا حەزەکەم ئەمڕۆ زیاتر لەسەر کار و چالاکیەکانی هونەر لە هەڵەبجە قسە بکەم لەگەڵ بەڕێستا. ماوەیەکی زۆرم زیاد لە 7 ساڵ ئەبێت کە لە ناو بوارەکەیت و خەریک و کار و چالاکیت. تێڕوانینت چۆنە بۆ گۆڕانکاری لە هونەر لە کوردستان بەگشتی و هەڵەبجە بە تایبەتی؟ یعنی هەستەکەی لە ماوەی ئەم چەند ساڵێک کە تۆ لە ناو بوارەکەی گۆڕانکاریکی باش ڕوویابێت؟ ئەوەی ڕاستی بێت بەداخۆ منەماڵێم هەمیشە لە کوردستان هەنگاوی گەورە ئەنرێ، بەڵام هەر 20 ساڵ جارێ هەر 15 ساڵ جارێ حەدەسێکی گەورە ئەبێت. بەنسبەتی هەڵەبجەوە با بڵێن کیماباران زۆر هەڵەبجێ بردە مەرحەلەیەکی دواتر. لەم ڕۆژانە سەیری کتێبی مێژووی هەڵەبجەمە کرد، ڕەنگە خۆشە بەرچاو کەوت بێ وەزای دەرکتێبی فۆتۆکانی مامۆستا عوسمانی وێنەگر کیژەخان بڕوا بکە تا سەیری ئەو کتێبە نەکەیت، تا سەیری وەجهی جوانی ئەو خەڵکە نەکەی، تا سەیری ئەو عادات و تەقالیدان نەکەی، نازانی خەڵک هەر لە خۆی و ناڵێک کە هەڵەبجە جاران شتێکی کە بوو، بەڕاستی شتێکی کە بوو زۆر تایبەت بوو. یعنی ئەم گۆڕانکاریە گەورە، ئەم هەموو جی لە جوانە، ئەم هەموو ئاستە ڕۆشنبیری و سەقافی زۆر بەرزە لە مەسەلێکی مابارانی هەڵەبجە بەڕاستی کارەسات بە هەمومانە گەورەکی کارەسات. هەموو جارێ ئەوترێ شەڕی کولتور لە شەڕی سنوور گرنگترە. ئێمە ئەو کللتورەمان یا ئەو جوانیمان بەڕاستی دوای ئەوش پرزە بوو خەڵکە جوانەکەی هەڵەبجە ئەوەی هاتە وێرە یاباری کرد یا لە کیماوەکە بە جۆرە لە جۆرەکان بوو بە قوربانی شەهید بوو، برینار بوو. دوای ئەو هەڵەبجە سەر لە نوێ جارێکی کرد بنیاد نایە بە زەمانێکی قورساتێ پەڕی ساڵی 90ەکان و مانەزانین تا 2003 دوای شەڕی داعش و شەڕی جوندولیسلام و کۆمەڵێ ئەو گروپ بوو بینانە بەداخەوە دیسان پلۆسکی ئاگرەکە لەسەر هەڵەبجە کوژایەوە. ئەوەش مەرحەلەیەکی کە بردێتەوە هەمتر هەسانەوەیکی دیسانەوە لە مەسەلەی کۆرۆنا و لەبەرەوە ئەمانە زۆر کاریگەریە بوو، بەڵام سەرەڕای هەموو ئەمانە گەنجی زۆر بەتوانە، گەنجی زۆر جوان نەبێ بتەم مەسەلەی شارچێتی عونسوری لە هەرکوێ هەڵەبجەیەک هەبوو بێ نخبە بوو. ئەوە ئەمسۆرینی مامۆستاهینەها ینی دیقەت ئەدەی ماشاءالله لە هونەر لە گۆرانی ینی بە هونەر بە هەموو شێوازەکانی با بڵێن بەگشتی لە سیاست لە ڕاگەیاندن ینی ماشاءالله هەر ئەوانی کە تۆپە ئێستا لە ناو کوردستانە هەمووی هەڵەبجە. یعنی من تەحەدا ناکەم چونکە سلێمانیش بەشێکە لە من، هەولێر بەشێکە لە من، بێگومان بەڵام ئەوەی کە ئیشە من لەسەر واقع قسەکەم هەر لە مەسەلەی چالاکی قوتابخانەکانە بیگریت ئەوەی لە هەڵەبجەکرێت بڕواکە لە هیچ کوێ بێگومان چالاکی نەوەعی و تایبەت. لەبەرەوە هەر چۆنێک بێت ئێمە یەکشتمان زۆر مویمە 2016 ئەگەر درێژەم نایبێ بە جوابی وەڵامەکە لەگەڵ مامۆستا مەزاری خالقی هات بۆ هەڵەبجە تەشریفی هێنا و لە خزمەتیا بوون، کۆمەڵێ شتی زۆر جوان و لادۆریمایەکی لەوانە کەما ئەوەیە وتی کورد زۆر پەیوەستین بە خاک و ئاوی خۆمان، بەڵام لەوەتێ من تەجروبەم کردووە هەڵەبجەیەکان زۆر زیاتر پەیوەستن. ئەو حەدەسەی ئەو کارەساتی بەسەر هەڵەبجات و بەسەر هەرکوی کە باتە یەک پەرژینی گەورەی ئەو کەس نەیهاتۆ ناوی جارێکی کە سیرەکەی وانە. من هەموو جارێک لە ئێران بەحاڵ بیرمێت 91 و 92وانە کە باوکم گوێ لە گۆرانی ئەگەر ڕێمەوەی مامۆستا مەزاری خالقی ئەگرت ئیتر هەموو جارە دایک مەڵێ ئەڵێ ئەو گۆرانی ئێمەیەنایە. یعنی ئێمە ناتوانێت نە پێوەستبوونمان بە هەڵەبجەوە هەیە لەبەرەوە 100 جار بکەوین تایە 100 جار بشتین تایە هەر هەڵەسینە هەر ئەمە شەوای کردو بەردەوام گەنجی جوان توانای جوان بەهرەی جوان کە دروست بێ لەبەرەوە قەت ناومێت نابین لەخوا بەزابی ئەومان هەیە. الحەمدولله و من هەموو کاتێک شڵم ینی بۆ هەموو جۆرە کارێک ئەگەر ڕاستانی خەڵکێکی زۆر باش و زۆرمان هەیە لە هەڵەبجە کە هەمان هونەر دۆستن و لە بوارە جیاوازەکانە کارەکەن، بەڵام هاوشانی ئەمە خەڵکەکانی تریش کە هاوڵاتی ئاسایی زۆر پاڵپشتی ئەم چینەن. ینی ئەمە کاریگەریکی گەوری کردوە سەرەوەی کە ئێمەمانان و خەڵکی هونەر دۆست بتوانن بەم شێوازە پەرە بەکاری. ئەگەر ئیزافێ بۆ قسەکەی تۆ ئەم ساڵ ڕۆژی هەڵەبجە 25/11 کە بڵێن لەبێ بە ساڵی پار چالاکیێکی زۆر جوانمان کرد بۆ ڕۆژی هەڵەبجەیەکێک لەوانە نمونەیەکیان قوتابخانەی سالم لە کانیشقان و ئەوێ چالاکیەکان کرد ڕەنگە بینی بێتێ شتێکی زۆر نەوعی جوانیان کرد تایبەت بە کولتوری جوانی هەڵەبجە. یعنی کانەکەی کانیاشقانیان بژانە و جوانیەکی جوانیان پێبەخشی بە دار و دیوار و ئەوانێکی لەوێ هەیە
کە من ڕۆشتم بۆ ئەوان وتیان بەڕاستی ئێمە نیازمان نەبوو بۆم شکڵە دەستی بێنێ بەڵام سیرەکەی خەڵکی گەڕەکەکە بەدەمیان و نهانیانێن ئیتر جوڵەیەکی جوان و ناوا دروست بوو بووی ویان لێ کردین کە زۆر زیاتر لەوە تەژیابین لەبەرەوە ڕێک پاڵپشتی قسەکەی جەنابتە فعلەن خەڵکی هەڵەبجە خەڵکێکی زۆر 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 ئاسوودە و زۆر ڕۆشنبیر و زۆر چاوکراون بۆ مەسەلەی هونەر جوانی دەکەوایە مامۆستا زێر لە حەڤە ساڵە ڕاهێنەری لە ناوەندە جیاوازەکان وەکو ماڵی گەنجان مناڵ پارێز ئەمانە کارت کردووە چ شتێکی تازە ئەبینی لە دیدی ئەمنەوەی کە پێ ئەگات و ئێوە کاریان لەسەرکردن و هونەریان فێر ئەەکەن ینی ئەو جیاوازیە چێک ئێستا پێی دڵخۆشی بۆ ئایندە یەک ڕاستی پێ بڵم هەڵەبجەیی گەنجی هەڵەبجە بە تایبەت هەمیشە دژە باوە ئەوەشە بوون بە قوربانی هەر شوێنێکی دژەباوی تیا بوو یعنی ڕازی نەبوون لە خۆی تیا دروستە بێ مە ژواکات کە بەردەوام هەڵی نوێبوونەوە بات مەبەستم چێ دژەباو یعنی گەنجێک لە شوێنێکیکە لە شارێکی کە لەوە چێ بە کۆمەڵشتی تەقلیدی بە کۆمەڵ لە کاری تەقلیدی ڕازی بە بەڵام من ئەو تەلەبانی کە چەنە بەریانەکەوتمە هاتن بۆ ئەوێ یعنی بەڕاستی یەکسەر هەوڵی زۆر گەورەتریان ئەیە جیاواز لە باو لە عادەت تێگەی ئێمە لە سنتەری گەنجان تقریبا 6 تا 7 دکتۆری تیا بوو هاتن من هەوڵ مەیاشتەکان بە بەرنامە و بەوانە بڕات بەڵام لە جێ بەرنامەیە دوانیان وەرەگر بەس دیانیشتەکە زۆر نەعادەتی بوو زۆر ناباو بوو لەبەر وەڵام دژە باون هەرەمە ژوایە کرد لە ماوەیەکی کەما گۆڕانکاریێکی گەورە بکرێت هەموو زەمانێک کۆمەڵێ خوێنکاری تازە هاتنە ماگر بە پێشنگایکی تایبەت لەبەرەوە خوێنێکی زۆر تایبەتیان تایە هەڵبجەیەکان وا دیسان و بڵێمم هیوادارم هێوە عنسوری لەبەرەوە هەمیشە لە گۆڕانکاریە زۆر باشە بۆ پاڵپشتی قسەکانی تۆ بەشداری زیاد لە 50 پێشانگە هەبووت کەم نەکەمەوە 15 فێستیڤاڵ چەندین کاری هونەریکە سەرپەرشتیت کردووە ئەم پێشانگانی کە ئەکرێنەوە تا چەند خزمەت بە شاری هەڵەبجاکە تا چەند خزمەت بە ئەم جیلە تازێ ئەکات کە پێ ئەگەن و هونەر ئیتر ئەکەوێتە دەستی ئەمان و ئێوە مامۆستاوەڕی نیشانداری ئەمانە ئەمە لێرە باسی گرفتەکان ناکەین باسی کاریگەری باشەکەی بێگومان کاریگەری باشەکەی بۆ دوودیوە بۆ هونەرمەندەکە خۆی بە حکومی خۆش ئەزمونە هەیە زانی هونەرمەند ئەگەر لە بازنەیەکا بمێنێتەوە وەکو ئاوێکی مەنگی لێ ئەم نەمانەوە بە نمایشە بەکارە کە کارێک ئەەکەی کە پێشنگایەکەکەی ئەم مامۆسایانم ئۆتۆماتیکیان خاڵی بوونەتەوە لەو ئیشەی کە کردویانە ئامادەیان تێ بوو ئیشێکی تر ئەمە یەکێ لە خاصیەتە باشەکانی کردنەوەی پێشەنگا کارە هونەریەکان وە بۆ خەڵکە هونەرمەندەکەش بۆ خەڵکە هونەریەکەش عادەتی پێەکە لەگەڵ یاڕایەت یعنی ئەمە ئیسا ئەگەر ساڵانی پێشووتر بێنێنە بەرچەمان حرمەتم منە قسەکەم کە تەنەکەی زباڵەوەمانە لە بەردەم ماڵانادانرا جۆرێ بۆ لە خۆیان ماڵە چۆن شەخەڵی خۆیان بەردەرگاوان و عێبوو لە خۆی جۆرێ لە عیبە بوو ئۆتۆماتیکیان شتەکە بوو بە کولتور تا وردە وردە وای لێ هات ئێستا عکسەکەی عیبە کە پیس بۆ خەڵ بێ کە نازانم چی بێت لەبەر ئەوە ڕێک ئەگەر پێکابێتم مەسەلی هونەرەکەش وایە خەڵک عادەتی پێەکان ئەگەر دیقەت بەی ئێستا ئەزمەیەکی خراپی گۆرانی میوزیک ئەوە تا بڵم کوردستانی گرتوتەوە وای لێ هاتۆ بۆ بە فەوزا ئەم فەوزای چیە بۆ بە عادەت لە ڕێی سناپ و مەسەلەی ئەم بابەتی سۆشیال میدیا ئەمانێکە هەیە ئەم شتە ناخۆشانە ئەوە نەدراوە بەگوێی خەڵکە ئەوە نەدراوە بەگوێی خەڵکە بۆ بە عادەت نازانی شە باشەکە کامەیە و خراپەکە کامەیە بۆ بە فۆزا ئەم فۆزای زۆر و بۆرە ئێستا هەر زۆر 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 و بەرە بەتاکید وای کردو کە شتا ڕەسەن و جوانەکە بۆ جا نەکرێتەوە بە ئاسانی زۆر باشە مامۆستاوەک بەڕێوەری چالاکی هونەری قوتابخانەکانی هەڵەبجە گەورەترین ئاستەنگ لە بەردەم ئێوەیە لە پارێزگای هەڵەبجە چییە چووکە ئەبینی بەردەوام کار و چالاکیەکانی ئێوە ئەبینین بە نمونایەکێک لەو کارانێک کە لە ماوەی ڕابردووا کردان پێشبڕکێک بوو بۆ خوێندکارەکان کە هەم ئەوەی جیاواز بوو ئێمە هاتین لە راپۆرتێکمان کرد منداڵانی خاوەن پێداویستی تایبەتیش بێ بەش نەکرابوون و بە شێوازی جیاواز و دیاری تایبەتیش بۆ ئەوان ئامادەکرابوو تۆزێک باسی ئەوم بۆ بکە زۆر جار ئاستەنگەکان قسەیەکی ئەڵێ نەبوونی دایکی داهێنان شتێکی وایە بۆتە هۆکاریەوەی کە ببێ بەداهێنان
من ڕازگۆ بم لەگەڵتا نەبوونی هۆڵ گەورەترین گرفتمانە ئێستا هۆڵمان هەیە ئەتوانم بڵم زۆر شتی باشی تیاکرێت بەڵام دیسانەوە هەر نەبووەتە ئەوەی کە ئێوە چاوەڕێیەکەن بەتاکی یا ئەکرێ بڵێن ژمارەکەی زیاتر بێ ئێمە ئەتوانین دەستکراوەتر بین بۆ ئیشی باشتر بەڵام یەک شتی زۆر جوان لەم مەسلەی ئاستەنگ و ناڕەحەتیا هەیە وای کردو کە بیر لە داهێنان بکرێتەوە مەسەلەن پێشانگای مەکتەبەکان ساڵانە ئێمە سەر جوابی پرسیارەکە بەس ڕەفتیان بە یەکەوە هەیە بووی پێشانگای مەکتەبەکان ساڵانە هەر مەکتەبێک لە دیوارێکە 2 مەترمان بۆ دانا لە قاعەی ئەحمەد موختار هەموو هەشتانەوە مەکتەبی ناو سنووری هەڵەبجد لێبای نەبوو فەوزایە کۆمانم ئەم نەبوونی هۆڵە ئەم نەبوونی شوێنە وای لێ کردین بیرمان لە چی کردەوە بیرمان لەوە کردو ڕەنگە بەری نەکەوت بێناوەیەکی بوو لە ئیشە تایبەتەکان من ئەم ساڵ بەداخەوەی بەبووی زروفنایی ناڕەحەتی و نەما کرد وتما بابی بێنە جێوی دەرەوە هەر مەکتەبێک لە جێوی مەساحەی دیواری بینێ مەساحەی ئەرزی بینێ بۆ نمونە قوتابخانەکەی جەنابە ئەڵێن 2 مەتر مربع 3 مەتر مربع هەیە ئیتر خۆتە حەدای ئیشی خۆتی تیاکەی ئەرزی ئیشی خۆتی تیاکەی ئیتر ئەوانە هاتن مجەسەمێکیان دروستە کرد بۆ نمونە هەر مەکتەبێک لەسەر بینای شتێک یەکێ لەسەر بینایی درەختی لەسەر بینایی ئایتر شقڵێکی جوانی دیزاینێکیان پێ ئەو تابلۆکانیان بەوە نمایشەکە شتێکی زۆر تایبەت و جوان دەرچوو بەڵام دیسانەوە ئەمەش ناکاتە ئەوەی تر بڵێن تەواو گرفتمانە چونکە باران بۆیان نەئەکرا گواستنەوەی شتەکان ناڕەحەتن تۆ کە قاعەیەکی گەورە هەبێت ئەوان مامۆساکان دیشەکی خۆی تا عەرزەکە بارانە هەر حاڵەتێکی نەخوازراو بێت حیج نابێت بە گرفت بێ مەسەڵەن ئێستا ئێمە سیمپۆزیۆمەکە ڕاستە سیمپۆزیۆمە لە دەرەوەیکین ئەوی لە تاوێرە کردمان ماوەی نزیکی 3 مانگ دوامان خستنها لە بەرەوەی چاوەڕێکەش و هەوامان کردو ئەوە شەرکارێکی زۆر جوان بوو لە ناو سروشت کەزانی سروشتی هەڵەبجە ماشەڵڵا زۆر زۆر تایبەتە تێکەڵکردنی ئەمەش هەردیسان و کارێکی زۆر باش کارەکەش خۆی یەکەم جارە بکرێت لەسەر ئاستی هەرێم سیمپۆزیۆم سەرجە مامۆسایانی هونەر بە تایبەتی تۆ نزیکی 120 مامۆسای هونەر ڕێککەوێت لەسەرەوەی بێت ئیشێکی هونەری هەمویان شێوەکاری و میزیک و شان و هەمووی بەیەک و دیمەنێکی زۆر جوان تاوای لاتوە سال لە ئاستی پارێزگاکانی کە داواکەن وەکو میوان ساڵی داهاتوو لەگەڵ مارابنی ئینشەڵڵا ئەوە زۆر زۆر کارێکی باش ئەبێت ئەگەر بکرێت ئێمە ئەمانوێ هەر فستیواڵ هێنارمان نەبێ ئینشەڵڵا ئیشەڵڵا بە حکمی ئەوەی کە من زۆربەی مامۆستاکانی هونەر برادەر من هاوڕێ من سەلامەت سپاس یعنی ئەو خوێنگەرمی کە ئەیان بین و الحەمدولیلە لە ڕێگاشە زۆربیانم بان کرد و بەردەوام بەسەریان ئەەکەمەوە و پێم خۆشەکە یەنە ئێرە باسی چالاکی هونەرەکانی ناو پارێزگای هەڵەبجاکان یعنی زۆر لێیان ڕازیم زۆر دڵخۆشم زۆر گەشتبینم پێیان کە ئەبینم لە قوتابخانەکان زۆر گرنگی بەوانی هونەر ئەیان بەسەر معنی بەسەر پەرشتی ئەوان کۆمەڵێک ژیری تازە خەریکە هونەر دۆست بەتەواوەتی شانۆیان لەلا خۆشەویستە بێ موزیکیان لەلا خۆشەویستە بێ گۆرانی وتنیان لەلا خۆشەویستە بێ چونکە ئێمە جاران بەڕاستی بگومان شتێک کە بزانی بێتمان لە ئەوانەی هونەرە شانۆ ڕەنگە بم ئاخیرە زانی بێتمان یعنی وەکو خۆم قەت لە قوتابخانە باسی شانۆم بۆ نەکراوە تقریبا تا 12 ساڵ لەمەوە پێشێ لە مامۆساکانمان مامۆسایکی بەتوانای میوزیک ڕۆژکوێکی لەم قوتابخانانەی خۆمان حرمەتم بۆی هەیە ڕەنگە منیش بوو مایار کەسی دووارە و بەرکەوتنیە بواە هەستم بۆ پاڵ پشتی قسەکەی جەنابێت وتبی تۆ مامۆسای چیت یەکێ لە مامۆساکانی قوتابخانە گوتی مامۆسای میوزیک وتی ئای خۆزگە مامۆسای هونەرەبووی یعنی وا تێگەشتبوون هەموو خەتاکەش نییە وا تێگەشتبوون هونەر بەستەنیا مەسەلەی شێوەکاری و کێشانە بەتاکید لەبەرەوەی سا زۆر شتەکە گۆڕاوە یەکی لە خاسەتە باشەکانی ئەم گۆڕانکاریەش پاڵپشتیکردنی بەڕێوەری گشتی پەروەردە بەڕاستی دەستکراوی کردوین لە هەموو ڕۆیەکەوە زائیدەن سەرپەرشتیارانی هونەر و زائیدەن سەرپەرشتیارانی یەکەی سەرپەرشتیاری ئەوان هەمووی هاوکارنی هەنیشتەکە دەسە جەمعی با ڕازگۆ بم وە سەروی هەمووشیان مامۆساکانمان گەنجن سەخەت کە منە بم بە پیری هەمویان ئاڕۆڵە هەم ئەوەنە ینی جیلێکی زۆر خوێنگەرم و گەنج زۆر زۆر باشە عنی یەکێک لەوانە بۆ منە مامۆستا ئیمان شازەی خۆمان شتێکی زۆر سەرنجڕاکێشە بە نمونە ئەوانە کە نزیکی منن ینی ئەوەنیان هونەرەکە خۆش ئەوێت لەگەڵ من کە لە ئیشی شانۆ بەشداری ئەکات ئەنیە لە با لە شانۆ شتێک بزانم نەزانی اختصاسەکەی خۆی چی بێت لەوەی خۆم بوو
شێوەکارێکی زۆر بەتوانە سیرامێک بەڵێ بەڵێ باشتر هونەرێکی ناوەکی ئەزانی ئازان بە تەزەویست بیکەی گۆزێ دروستکە نازانم ئەو ینی زۆر خۆشەکە لە خۆی لە موزیکەکە زۆر زۆر باشە لە شانەکە زۆر ئەیا فێر ببێ کە یەت لەگەڵم بۆ دەورەیە بۆ شتێک ئەڵێ با فێر ببم ئەچمۆ لە زریان بێگوما بەسم زیاتر لەگەڵ ئەو تێکەڵم بە نمونە بەستم خوێنگەرمی مامۆستاکان حەزەکەن لە هەموو بۆرەکان فێر بن بۆ ئەوی دوجار هەکبیان پڕ بێت و بەشی خوێنکارەکان بن و بیان بە خوێنکارەکان مامۆستا وەک سەرۆکی بەشی شێوەکاری لە سندیکە هونەرمەندانی کوردستان لەقی هەڵەبجە چۆن کارتان کردو بۆ پارێزگاریکردن لە مافی هونەردۆستان و شێوەکارانی هەڵەبجە ئەوەی ڕاستی بێت لەوێ تۆزە دەست داخراوتی وەکو پەروەردە نییە بەڵێ دەست داخراوێتم حەزەکەم باسی ئەو دەست داخراوێن بۆ بکەی بەبزەم جیازێکی چی ئێمە لە پەروەردە ئیلتیزامان هەیە ئیلتیزامەکە بەوانەوتنەوە و بەکاری چالاکی ساڵانی خۆمانشانە لەگەڵی ئەڕۆن بێگومان بیزەبن لە بەرەوکی ژەقان ئێمە نابێت بە گرفت بوون منە مامەسایەک کە ئیشەکە واجبی خۆیەتی یەکەی وە لە بەرامبەریشە ئەکرێ هەنێجار دەفعێکی مادی لە شوێنەکە بوو بچڕیت بۆ خۆینە بۆ مەسروفی کار و چالاکیەکانی وەزائیدەن لە کۆتاییە شکر و تەقدیرێکی پێدرێ کەمە هاوکاریکی زۆر زۆر معنەوی زۆر زۆر باشە بۆ مامۆساکە شکر و تەقدیری سەرۆرەقەناگینی چی پێڵن پەروەردەی بە کورتەکەی ڕسمی بە کوردەکەی ئەبێت مانێک ئەیەنێتە پێشەوە کۆمەڵە دەوافعی زۆر باشی تایە بۆ مامۆسا کە لە ناڵم مامۆسەسەران لەما زۆر زۆر هاوکار بۆ جاری ئەلیستێکی گەوری بۆ بم 120 مامۆسا لە مامۆسا شکر بە بەمانە ئیتر ڕاستی بە هەڵسەنگاندنی بۆ کارەکانمان هیچ گرفتێ دروست ناکە ئەسڵەن جاریان ڕەنگە خۆم بیرم چی ئەو پێشنیارەکات ئەمە ئەو دیسانەوە دەسە بین ئەڕۆین بۆ لای بەڕێز قایم قامەڵین چالاکیێکی وامان هەیە هەم حزوری هەیە هەم هاوکاریشە بۆ بەڕێز پارێزگاری هەڵەبجە بوو هەر کەس هەمووی هاوکارن بۆ پەروەردە ئەمانە هەمووی بۆ بەوەی کە هاوکار بێ بەڵام لە مەسەلەی سندیکایە هونەرمەندانە شتەکە زۆر زۆر جیاوازە چونکە تو ئەوەی کە ئەیهێنیت یەک واجب نییە لەسەری شەکە بکە دوو بە حکومی خۆ لە بوارەکەی ئەزانی هەر کارێکی شانوەیی زۆر کەم ڕادوو مانگمانگونیە پرۆڤێوێ من زۆر کەمیشم بووی ئەی ئەم مانگونیوە چ مەسروف و مان و بوون و بەشی ماڵ و بەشی کار و چی و چی و چی ئەی تو بێنی بڵێ هەروە بە نانسکی نامەکانی ڕابردووە بەسمان لە کێش و گرفتەکانی بەردەمی شوکاری شانۆی و یەکش حار وەک وایە ئەمە کوڕ ئەمە کەچ بێت هەمویان مناڵ یەک دایکن گرفتەکان هەمووی لەبەرەوەی هەروایە هەمویان یەک گرفتیان هەیە مەسەلەی شێوەکارەکەش دیسانەوە هەر ئەو گرفتی هەیە تو مامۆسایەکە هێنیت لەو حەیەکە کڕێت باڵێن تابلویەکە کڕێت مەوادی زەیتە کڕێت ئەمان هەمووی ئەگەر تابلوویەکی مەتر بە 7 حسابکەین بڕۆن پێ بکە عین مبالەغەی تیان نییە پێش بەرنامەکەژەر باسی مەسەری تۆچوومان کرد یعنی بەبێ هیچ دوو دڵیەک تا نزیکی 50-60-70 هزار بۆ مامۆسایەک یا باڵێ هونەرمەندێک لە ناو هەڵەبجە زۆر زۆرە چ دەوافعێکی هەیە ئەم مامۆسا یعنی ئیشەکە بکاو بە بەلاش بێت ئەوانە زۆر قورسە لەبەرەوە کاتێک ئەمانوێ پێشنگایە بکەینەوە بۆ هونەرمەندانی هەڵەبجە 100 جار بیری لەکەینەوە 100 جار بە گرفتاتی ئەپەڕین اینجا لاخیرش بەداخەوە توانم بڵێم تا دانێک سەرگرت چەندێکیان فەشە لێنێ بێگومان لەشتان ساغ بێت ینی بەڕاستی بەڕێزت ئێستا بۆ شێوازەکە لەناو هەڵەبجە کارەکەی و سەرپەرشتی کارە هونەریەکانەکەی ئەمە بۆ خۆی زۆر زۆر گرنگە مامۆستا ماشەڵڵا لەر پەنجەیەکە بەهرەیەکە بارە لە شێوەکاریەکەی لە موزیکەکەی لە گۆرانی وتنە لە شانێ و لە هەمویان با بڵێن خۆمانەتەوە سەر هەموو ئیشێکدارەچێ کامیان زۆر پرزم نەکردبن نا من وەکو خۆم ئیمانم بەوە نییە کە ینی پێم خۆشەکە کاتێک کەسێک ئیشەکە لە هەرچێکێکیان شتێک وەربگرێت و حەقی تاو بە ئیشەکە بدا باسێکی ئیشی شان و گۆرانی وتن و هونەر ئەمانە لە لای تۆ کامیان خۆت هەستەکە زیاترتیە ئەبینیتەوە من ئەگەر بگەڕمە بۆ سەرەتا لەگەڵ کاگارام کەوازم سە بەڕێبەری لێرە بەڵێ جاو کاتە مناڵێکی جوانی سەر ماشەڵڵا جوان من باسی مناڵەکەیکە مناڵێکی جوانی زیتەڵەی ژیکەڵەی کۆمەڵێک کاری زۆر زۆر باشی شانوویمان بەیەکەوە کرد هەتا یەکیشان لەسەر ئاستی هەرێم یەکەمیمان هێنا
پلەی یەکەممان هێنا لەسەر ئاسی هەرێم ڕۆشتن بۆ ڕانیە خۆم لە مەسەلەی پەخشان و شعرا لە قەڵاتزی یەکەم بوومە لەسەر ئاسی هەرێم پەخشانم بین کرد بەڵام ئەوەی ڕاستی بێ من شێوەکاریەکەم زاڵ کردو بەسەر ئەوانی ساخم بۆ شێوەکاری حەزەکەم ئیش و کارکەم گۆرانی مەسەلەی گۆرانیوانە ناو برادرانە و لە شوێنێکی ئاوانەی کردو بە مناڵینم کوردستانە بۆ بابەتێکی ڕسمی و ناسنامەی من شانۆش بەڕاستەکەی لە مناڵی و لی دابڕاو بەڵام گرنگەوەی لە هەموو بوارەکانە کارێک کردووە زۆر باشە ئەمەوێت پرسیارێک بە پرسیارێکی تر کۆتایی بە بەرنامەکە بێ مچکان تاوەکو باسی کاری هوەری و خزمەتی ئێوەمانە لە ناو پارێزگای هەڵابجە بکرێ بەڕاستی کەمە و بەرنامێک حەقی تاو بە کارەکەتان نایە ئەگەر بتوێت تابلۆیەک بکێشیت و گزارشت لە ماوەی کارکردنی تۆ لە بواری هوەرا بکات هەستەکەی ڕەنگی سەرەکی ئەو تابلۆیە چی بێت یا ئەو تابلۆیە چی بێت چونکە ماندوویت ڕیشە سوی گردووە لە ناو هوەرا و وڵایی کیژە خانیەش دەبێ بڵێم بەڕاستی نەبێ بە مجاملە کارەکە وا هەستەکەم یا خێزانم پێوتوی یا هاتووی بە ماڵی ئەمە ناوەڵە هەر کەستانەناسم مامۆستا پێم خۆشە پرسیارەکە ڕێک زۆر تایبەت بوو تقریبا 2 ساڵێکە بێ کۆمەڵە کار و چالاکی کەشم کردووە بەڵام 2 ساڵەکە بێت تابلویەکم داناوە قیاسێکی زۆر گەورەیە تقریبا بۆ نزیکی 2 مەترونی و بەرزەکەیەتی بین ئەوەی کە تۆ ئەیڵێیت ڕێگەم لەوایینیکە زۆر سیر بوو بەجددی هەر بەجددی وتم ڕەنگە لێکێکی بیستی هەرچەند نێشم دەرکانەوە تەنا خەزانمەوە ئەزانێ لەگەڵ نزیک شتێکە زۆر بابەتی ڕۆحی تەنانەت ئەوەنە نزیکە لە من ناتوانم زۆر بە سورعەتیشی تیا بکەم و ئەمە شتێکی زۆر باش دەکاتە هەموو وێزگەی کارکردن و کارهینت لەو تابلۆیە کۆکردژیان نەگەر کارەوە نەرێکە یەخوا سەلامەت تەمەم درێژ بیت خۆشحاڵ مەکوتم بەڕاستی بەرنامەیەک حەقی کارەکانی بەڕێزت نایە دەست و چاوتان خۆش بە سپاس بۆیەوە بوو بەسەرکردنەوەکەتان سپاس بۆ تۆ بۆ شۆفین خان و هەموو ئەوانەی کەش کە ئەو دادە جوانانە کەمان و بوون ڕێدوسڵاوی بۆ کاگارام و ئێوەی ئازیز سەلامەت بی و تەمەند درێژ مامۆستاگیان بەرنامەی ڕێگام بە میواندەری مامۆستام جەمال پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر خۆی گەوراگاداتان بێت.